ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان لە ئێستاە پێیان خۆشە لە ماڵەکانی خۆیان باڵندە بەخێو بکەن. چۆن بە شێوەیەکی دروست بەخێوی بکەن؟ ئەمڕۆ من سەردانی کاکسۆرانم کردووە ئەو زانیاری تاوتان لەسەر ئەم بابەتە پێشکەشەکە. کاکسۆران ئەو کەسانەی باڵندە لە ماڵەوە بەخێوەکەن چۆن ئاگایان لێبێ چۆن خزمەتیان کەن؟ بەڵێ پاک و تەمیزی زۆر گرنگەوە لە پێش هەموو شتێکەوێت چ دانەکەی با بڵێن خواردنەکەی چ ئاوەکەی کە ئەبێ ڕۆژانە بژیرێ هەوڵ بێرێ ئاوێکی بیرێ کە تەندروست بێت ئەگەر بکرێ و ئاوە بگیرێت با بڵێن بیکرێتە بوتلێکەوە یا شتێکەوە تا بەیانی بۆی کلۆرەکەی بە تەواوەتی بنیشێ دوای ئەوە بیرێتێ تەنکی سەربانی هەمومان نەزانین لەبەروی قەوزە ئەگرێت تیشکی خۆر لێ باشتر وایە بکۆڵێنرێت ئەنجا بیێرێ. ئەبێ ئامێری فێنکەرەوە لە هاوینیان گەرمکەرەوە لە زستانە بۆیان دابنرێت؟ گەورەترین کێشە لە لای ئێمە ئەوەیە کە ئەوەی باڵندەی هەیە فێری گەرما و سەرمای ئەکایی با بڵین دەستکرد با ئێمە ناوی برین دەستکرد کە هەم فێرنکەرەوە دەستکردە هەم گەرمکەرەوە دەستکردە. ئەمە کێشەیە بۆ دروستەکات چکە ئەم باڵندەی لە سروشتی خۆی ئەچێتە دەرەوە با بڵێنە بێ بە باڵندەیەکی وەکو دەواجنی لێە. باڵندەی ئەمە هەوڵ بین هەمیشە بە پێی ئەو کەش و هەوایی هەیە ڕابێت چکە خۆی وکوتمان سروشتی وایە ئەگەر پێویستی کرد بۆ نمونە لە قۆناغی جووتکردنا کە ئێمە زاوزی بەڵێن زاوزیەکەن پێویستێ بەلایانی کەمەوە یعنی 16 پلەی گەرما هەیە بەوە ئەبێ ئەو 16 پلەی ڕاگری لەوە زیاتر پێویستی پێی نییە بە سروشتی خۆی چۆن لە ماڵەکەیە وای ڕابێنی باش دێکە. وەکو خواردن چی بۆ دابنرێت باش ئێستا ئەمە بەدەست جەنابتۆی چییە ئەدا بە کۆکتێلە؟ خواردنی تەواوکەرێک کە ئێمە پێڵین لە کوردستان تەواوکەر کە پێ ئەوترێت با بڵێن موڵتی ڤیتامینە کانزاکانە ئەمە بە پێی وەرزەکانی ئەگۆڕێ بۆ نمونە لە قۆناغێکا کە پەڕەکەی ئەگۆڕێ ساڵانە یەک جارە بێ پەڕی بگۆڕێ هەموو باڵندەیەک بە شێوەیەکی تەندروست پەڕەکەی نوێ ئەبێتەوە سەر و 3500 پەڕ فڕێ و بە قۆناغ تەمەن هی تازە دروستە بێتەوە پێویستی بە ڕێژەیەکی زۆر لە کانزاکانەیە بە ترشە ئەمینەکانەیە بە ڤیتامیناتەیە لە قۆناغێک جووتکردنا کە تۆ ئامادەیەکی بۆ جووتکردن یا بێچوو پێویستیان بە ڤیتامین ئی هەیە نێرەکان یەکان پێویستیان بە کالیسیۆمەیە بێچۆکان پێویستیان بە ڕادەیەکی بڵین ڕێژەی زۆری پرۆتینیان هەیە هەر قۆناغە و کە پیا ئەڕۆ باڵندەکە پێویستی بە کۆمەڵی خواردنی تەواوکەرەیە ئەمانە ئەگۆڕێت بە پێی قۆناغەکانی ژیانی بەڵام وەکوتر تێکەڵەکان هەمان تێکەڵێوی جیاوازیی نییە و ئەم هەرزنەش بە خۆشحاڵیەوە هی کوردستانە بەرهەمێنراوە چەند بەخێوکەریشی باڵندەکە خۆیان بەخێوکەرن ئەم هەرزنە بەرەمێنن کە وەکو پرۆژەیەکیشە هیوادارین لایەنە پەیوەندیدارەکان کشت و کاڵە وەزارەتی کشت و کاڵە فێرتەنەریە پشتگیری بکرێت چکە ئەمە هەرزنە بۆ هەموو جۆرە باڵندەیەکە بێ بە دەنوگڕێک و دەنو خوارەوە. باڵندەکان دیارترین نەخۆشیەکان کەلانێت تووشیان بێ کامانەیە؟ بەڵێ باڵندەش و مرۆڤ وایە کۆمەڵێ نەخۆشی هەیە کە تووشیە بێ هەنێکیان شەخۆرە هەنێکیان بەکتیریە هەنێکیان ڤایرۆسیە هەنێکیان کەڕووە کە ئەمانە هەمووی نەخۆشیە تووشی باڵندە ئەبێ و ئەگەری هەیە توش بێ کە لە هەمووی گرنگترەوەیە پاک و تەمیزی بۆ نمونە مشەخۆرەکان ئەسپێ هەیە کە ئەسپێ کە شێ بەرز ئەبێتەوە ئەوان خۆیان دروست ئەبن کە کەش ئەبێ بۆیە هەمیشە ئەمە ئەڵین پاک و تەمیزی زۆر گرنگە کاتێکیش کە باڵندەیەک نەخۆش ئەکەوێ تاکە ڕێگە هەبێ بتوانانی دەستنیشانی ئەو نەخۆشیە بکەیت ئەوەیە کە فەحسی با بڵین مختبەری بۆ با بڵین پیسایەکەی بکرێت کە تەشخیص با بڵین کە دەستنیشانێکە نەخۆشیەکەی ئەو کاتە چارەسەرەکەشی ئاسانە ئەوە کێشەی گەورەی ئێمەیە کە ئێمە باڵندەیە نەخۆشەکەیە مەگەل لە ڕێگەی ئەزمموی خۆمانەوە بە ئەگەر بڵین ئەم باڵندەی ئەوەیەتی ئەگەریشیە ئەوەی نەبێت زۆر جار کە
کە چارەسەرەکەی بین سوودی لەنابێنێ هەنێ جاریش سوودی لێبینە. وەکو لایەنی دەرونی ئەمانەتا چەند هەستیارن؟ بەڵێ ئەمانش وەکو مرۆڤوان هەستیانەیە، کار و کاردانەوەیانەیە. ئەمان کاتێک کە هەست بەوە ئەکەن ئەو شوێنی کە با بڵین بەسەر دەستەوە هەیە لە ناو قەفەزایە لە هەر شوێنێک کابێ کە هەستی بە ئارامی کرد کە هەستی بەوە کرد ترسی لەسەر نییە ئەمیش هیچ کاردانەوەیشی نابێت. لەبەرەوە کاتێک یەکەم جا من لە قەفەز دەریێن و ئێمە چەند کەسێکی نیا کۆبینەیگرم بەدەستمەوە ئەم پێی سەیرە بۆچی من هاتوومەتە ئێرەوە ئەمە کوێیە ڕاستە عینەن شوێنە بەڵام ئەم مرۆڤە تازانە هاتوون چێن بەڵام کە هەستی بەوە کرد هیچ مەترسیەکی لەسەر نێ بە پێچەوانەوە ئێمە لەگەڵ یا بە شێوەیەکی ئارام ئەوێ یاری و لەگەڵا بکە بەڵام کاتێک ئەو هەستەکات تۆ ئەیگریت ئەیخیتە سەرشانێ ئەوە ئەەکەی ئەو هەست بە مەترسیەکە لەو کاتە لەوانەیە کاردانەوەی هەبێت یاکوت هەڵسوکەوتێکە کات کە زۆر جارە بێتەوەی کەسەکە بترسێ بڵێەوە چ بۆوە ئەکا بە تایبەتیەکە شارزای دەبێت. بۆ زیادکردنی ئەمانە ئەبێت چی بکرێت؟ بەڵێ هەموو جۆرە باڵندەیە کە لە جیهانە هەیە لە هەموو شوێنێکی جیهانە ئەتوانی بیژۆزیتەوە و زاوزێ پێ بکە یعنی ئەبێ ئێمە تێ بگەین ئەم باڵندانە قۆناغی ژیانی خۆیانەیە ئێمە قۆناغێکمانەیە پێڵین قۆناغی ئامادەکردن مانای ئەوەیە تۆم باڵندەیە ئامادەی ئەەکەی بۆ ئەوەی بچێتە قۆناغی جوودکردنەوە ئەویش بۆ نمونە یەکان پێویستیان بە کالیسیۆمە نێرەکان پێویستیان بە ڤیتامین ئیە شوێنی تایبەتی خوان بە تایبەتی کە ئێمە بڕیارمان نا باڵندە بخێنە قۆناغی ئامادەکردن و دوایەوە جوودکردن ئەبێ ئەو قەفەزەیانە ئەو شوێنی کە تیاتی جێگیر بێ نابێ شوێن گۆڕکەی پێ بکەیت. کەسی بە تەمەنمان هەیە حەز ئەکا هاودەمێکی باڵندەی هەبێ لە ماڵەکە چ جۆرە باڵندەیەک بەخێو بکە؟ هەموو جۆرە باڵندەیەک ئەتوانێ بەخێو کات ئەگەر بۆ ئەوە بێگەر بەرکەوتن هەبێ لەگەڵیە یعنی کەسێک حەز بکات لەگەڵم باڵندەیە بیگرێ بەدەستیەوە قسەی لەگەڵا بکات دەست بێنێ بەسەریا بە هەمووش بیگرێ بە بابلین بەسنگەوە هەست و سۆزێ دروست بێت باڵندە ماڵەکان باشترینیان لە دەن و قەوسەکانەوەی بابلین لە تەنانەت لە بادجیەوە کە پێڵن تێرە حوب غەندورە کۆکتێلە بەرەوسەرەوە کاسکوێچکە بە پێی ئەرکوماندووبوونەکەی تا گەورەتر بێ ئەرکوماندووبوونی زۆرترێکە بۆ کەسێکیش حەزەکە جۆی لە دەنگی بێت ینی حەزەکە دەنگی جوێ لێ بێت ئەتوانێن باڵندە بچووکانە ئەخوێن کە جۆمان لێە ئەمە بۆ دەنگەکەی زۆر کەس ئاسوودە ئەبێ بەو دەنگە هەموو جۆرە باڵندەکان دەنگیان خۆشە بەڵام کەناریەکێکە لەو باڵندانی دەنگی خۆشە بووکەسوورە دەنگی خۆشە بەگشتی باڵندە کێویەکان کە ئێمە پێڵین باڵندە کێوی کە با بڵین ئەم لە جۆری کەناری هەمووی باڵندێ و ئەخوێنێ و دەنگی خۆشە و هەشە شێوەکەی جوانە. زۆر سپاس بۆ تۆ کاک سۆران بە هیوای ئەوەی ئەگە بڕیارتانداوە کە باڵندە لە ماڵەوە بەخێوکەن زانیاریەکانی کاک سۆران بەرچاوڕوونی تاوتانی پێبەخشی بێت.